لە هەولێر دووەمین کۆنفرانسی ICET بە ئامادەبوونی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم و نوێنەری وەزیری پەروەردەی عێراق بەڕێوەچوو. ئامانجی کۆنفرانسەکە پێشخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە قوتابخانە و خوێندنگاکان و برەودان بە ئاستی لێهاتووی و شارەزایی مامۆستایان لە کوردستان و عێراقا. تعزيز دور التربية والتعليم في الحياة والعمل المنتج. نوێنەری وەزارەتی پەروەردەی عێراق باز لەوە دەکات ئامانجی سەرەکی ئەم کۆنفرانسە پەرەپێدانی تواناکانی قوتابیان و بەرەو پێشبردننی ئاستی زانستی مامۆستایانە. بە نوێنەراتی وزارەتی پەروەردەی عێراقی بەشداریمان لەم کۆنگرە کرد وتەیەکشمان پێشکەشکردن بە ناوی وزارەتی پەروەردە. هیوامان خواست کە ئەم کۆنگرەیە بە کۆمەڵێک ڕاستپاردە و کۆمەڵێک پێشنیاری چاک کۆتایی پێبهێنێت دوجار لە بەرژەوەندی گەشە پێدانی قوتابیان بێت قوتابخانەکان بێت چونکە ئامانج لەم کۆنگرە زیاتر ئیحتیمامدانە بایەخدانە بە قوتابی هەر لە سەرەتای دەستپێکردنەوە تا کۆتایی پۆلی شەشی ئامادەیی. ئەم کۆنفرانسە گرنگی خاتە سەر بوارەکانی پەروەردە و گرنگیدان بە تواناکانی مامۆستایان و بەهێزکردنی قوتابخانەکان و بەهێزکردنی ڕۆڵی مامۆستایان و قوتابیان و ناوەندەکانی خوێندن لە باخچەی منداڵان تاکو قۆناغی 12 ئامادەیی. هەموو ئەو لایەنانەی کە وابەستن بە برەودان بە تواناکانی مامۆستایان بە کارامەییەکانی ژیان بۆ قوتابیان و خوێندکاران لەناو کۆنفرانسە ئاماژەی پێکرێ و باسێت. سەرپەرشتیاری کۆنفرانسەکە باز لەوە دەکات چل پانێڵست و شارەزای بواری پەروەردە لە 29 پەیمانگای نێودەوڵەتی و نێوخۆیی بە 3 زمانی جیاواز پانێڵ پێشکەش دەکەن. لە کۆنفرانسەکەدا نوێنەری 66 وڵاتی جیاواز بە ئۆنلاین ئامادە بوون. کارامەیەکان بابەتێکی زۆر هەنوکەییە زۆرێک لە توێژینەوەکان بەرەو ئەوە ڕوون کە قوتابخانەکانی تر پێویستەکە لەو فۆرمە تەقلیدیە بێتە دەرەوە کە مامۆستاوانە شەرە بکات و خوێندکار لەبەری کات بەخۆ ئەبێ قوتابخانە بێتە سنتەرێکە خوێندکار فێری کارامەیەکان بێت تاکو و ئامادە بێت بۆ حیات بۆ ئەم سەدەیە. بەم مەبەستە ئەم کۆنفرانسە ڕێکخراوە زیاد لە 44 قسەکەر لە چەندین وڵاتی جیاوازەوە بە هەرێمی کوردستان و عێراقیشەوە بەشداریان تیا کرد. لە هەرێمی کوردستان گرفتی سەرەکی پێشنەکەوتنی پرۆسەی پەروەردە ڕێزنەگرتنە لە پێگەی مامۆستا و دابیننەکردنی ژیانێکی شایستەیە بۆی. پسپۆران دەپرسن لە کاتێکدا مامۆستایان لە کوردستان کێشەی سەرەتایی وەک پێنەدانی موچە و خراپی گوزەرانیان هەیە بەستنی کۆنفرانس و پانێڵ تەنها وەک تیۆر و پێشنیاز دەمێنێتەوە تا ئەو کاتەی دەسەڵات و کار بەدەستان بەهۆش دێنەوە و لە پێگە و بایەخی مامۆستا و پیشەی پەروەردە و فێرکردن تێدەگەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.